دیارە ئەمڕۆ ڕۆژێکی گیانی تایبەتە ڕۆژی گیانی خوێن بەخشین کە 14 هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی گیانی خوێن بەخشین بێگومان لە سەرانسەری گیان و هەم لە هەرێمی کوردستانی شندین چالاکی جۆرا و جۆر بەم ڕۆژە تایبەتە بەڕێوە دەچێت. دیارە من ئەمڕۆ ئەم جێگەی کە تیا وەستاوم مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانە کە لێرە با بڵێن هەفتە ڕۆژی گیانی خوێن بەخشین لەلایەن کۆمەڵی تالاسیمە سلێمانی و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان چەندین چالاکی کە بە تەواوی ئەم هەفتەیە هەر جاری لە شوێنێک ئەم ڕۆژە با بڵێن بەسەرکرێتەوە بۆ هۆشارکردنەوەی زیاتری هاوڵاتیان بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت خوێن ببەخشن تاوکو با بڵێن ژیانی کەسێکی تر لە مردن ڕزگار بکەن. وەکو زانیاریەکی کورتیش دیارە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ یەکەم جار لە ساڵی 2005 بووە و لەلایەن پرۆفیسۆرێکەوە بووە کارل سانتشاینەر کە بۆ نمونە داهێنەری سیستەمی خوێن بەخشین بووە لە جۆرەکانی ئەی و بی و ئۆ دیارە بۆی ئەوەوە خەڵاتی نۆبڵی بەدەست هێناوە و ئەم ڕۆژەش دەست نیشان کراوە. جا من بۆ وەرگرتنی زانیاریەکان کە لە هەرێمی کوردستان چەندین چالاکی بەڕەوە دەچێت ئەچمە لای زۆر بەڕێز کاکۆچەرکەریم کا بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی تالاسیمای سلێمانی ئەمڕۆ بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان نابێ. کاکۆچەر سڵاو لێبێت و ئەم کاتت باش بێت. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. زۆر سپاس بۆ بەڕێزت. سەرەتا بالەوە دەست پێ بکەین من باسی دروشمەکەم نەکرد. دروشمی ئەم ساڵ بۆ ساڵی 2021 چی لەخۆگرێت؟ بەڵێ دیارە ئێمە ئەم ساڵ کۆمەڵی تالاسیمە بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بۆردی ڕێکخراوە پیشەیەکان بە دروشمی ژیان ببەخشە پرۆسەیەکی یا هەڵمەتێکی هەفتەیمان هەیە بە بۆنی ڕۆژی گیانی خوێن بەخشینەوە کە ئەم چالاکیە خۆی لە چەندین جۆر چالاکی دەگرێت کە ئێمە مەبەستمان هەندانی هاوڵاتیانە لەسەر خوێن بەخشین و بەردەوام کە خەڵک خوێن ببەخشێ هانیان بدەن کە خوێن بەخشین چی وەکو کارێکی مرۆیی ئەتوانن خوێن بەخشن بۆ کەسانی پێویستیانەوە چیکە وەکوی کە تەندروستی کەسەکە خۆی کاتێکە خوێنە بەخشێ لە چەندین حاڵەتی نەخوازرا و ئەگەرەکانی کەمترە بێتەوە کە لە دوور ڕۆ سوودی هەیە بۆ خودی خۆی و بۆ ئەو کەسێک کە خوێنەکەی پێبەخشەوە. ئێستا خوێن بەخشیش بۆتە شێوازێک کە کاتێک کەسێک خوێن دەبەخشێت پێگاتەکانی لە بانکی خوێنجی ئەگرێتەوە واتە هەر بتڵی خوێن 4 نەخۆشی جیاواز سوودی لێوەرەگرێ. خڕۆکە سوورەکانی بۆ نەخۆشانی تالاسیمیایە و پلازما پلێتلێت و پێگاتەکانی تری بۆ نەخۆشەکانی ترەواتە 4 جۆر پێگاتی لەو خوێنە جا ئەکرێتەوە کە 4 جۆر لە یەک کاتە 4 جۆر نەخۆشی سوودی لێوەرگرێ. ئێمە ئەمانەیە ئەم کەلتورە لە ناو هاوڵاتیانە زیاتر پەرەسەنەوە خۆشبەختانە توانین بڵین ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان بەدەم بانگەوازەکانی کۆمەڵی تالاسیمە و بانکی خوێنەوە دێن کە خوێن دەبەخشن. ئەمانەوێ ئەمە خۆرسکانە زیاتر پەرە بە هاندانی هاوڵاتیان بن لەسەر خوێن بەخشین. وەک دەزانن توشوانی تالاسیمیان بەردەوام پێویستیان بخوێنەوە ڕۆژانە لە سەنتەرەکانی تالاسیمیان لە کوردستان نزیکەی 40 بۆ 50 زیاتریش خوێن وەردەگرن. هەموو ڕۆژێ ئەمە دووبارە دەبێتەوە لە هەر یەک لە سەنتەرەکانی تالاسیمیان لە کوردستانە. بۆیە زۆر گرنگە کە هاوڵاتیان بەردەوام بەڕۆحێکی چۆنەڵی مرۆڤانەوە هەستێکی مرۆڤانەوە خوێن بەخشن بە توشبوانی تالاسیمیا و هەموو ئەو کەسانی کە پێویستیان بخوێنەوە بیریشمان نەچێت جگە لە توشبوانی تالاسیمیا و ئەو نەخۆشیانی کە پێویستیان بخوێنە هەندێک حاڵەت هەیە کە نەخوازرا و ڕوودەدایە لە کاتی نەشتەرگەری هاوڵاتیان پێویستیان بخوێنە بێ. بۆیە دایم بانکی خوێن باڵانسی خوێنی پڕ بێت بە قازانجی ئەو هاوڵاتیانەیە کە پێویستیان بخوێن دەبێت. زۆر باشە. کاکۆشەر با باسیش لەوە بکەین ئەگەر وەکو ئامارێک تا چەندە ڕێژەی ئەو کەسانی کە بۆ نمونە لە مردن ڕزگاریان بۆ یاخود نەخۆشیێکی درێژخایانیان هەبووە کە بێگومان ئەو کەسانە زیاتر پێویستیان بە خوێن ئەبێت لەلایەن کەسانی خۆبەخشەوە ئامارەکان چیمان پێ ئەڵێن؟ بەدڵنەیەکێک لەو کەسانی کە بەردەوام پێویستی بخوێنە بێت توشبوانی تالاسیمیایە کە دەبێت بەردەوام خوێنیان پێ بدەوە. ئێمە بۆیە بەردەوام جگە لەوەی کە هاوڵاتیان خوان سەردانی بانکی خوێن بکەن ئێمە بۆ خۆمان هەڵمەتی خوێن ئەنجام ئەدەین کە ئەوە ئەرکێکی ینی گەورەیە کە ئەو کەسانی بەشداریەکەن لە خوێن بەشچووکە وەکو باسم کردێک لەو کەسانی کە بەردەوام پێویستی بخوێنە و ژیانی لەسەر خوێنە توشبوانی تالاسیمیایە. بۆیە زۆر گرنگە هاوڵاتیان بەردەوام بنەوە.
دو پرسیاری شلی کم ایوا ل هفته روزی جیهانی خوێن بەخشینە کە هەرجاری لە شوێنێک ئەم با بڵێن مەراسیمە خود ئەم ڕۆژە جیهانی بەسەر ئەکەنەوە بۆ ڕۆژەکانی تر ئەگەر وەکو زانیاریەک بۆ ئێمە بۆ بینەرانی ئازیز کە بۆی بەرچاوڕوونیانە بێ و کەسانی کە خوێن ببەخشن ئەگەداری پرۆگرامەکە بن. بڵێ دیارە ئێمە چالاکیەکانمان چالاکی مەیدانی دەبێت بە سەر شەقام و بە سەردانی شوێنەکان کە هاندانی هاوڵاتیان بێ لەسەر خوێن بەخشین و ئەو شوێنانی کە پێویست بکات ئێمە سەردانیانەکەن و لەسەر شەقامەکان لە ڕێی بروشەر و ڕێنمایی تایبەت لەسەر سوودەکانی خوێن بەخشین وەکەنەوە بەناو هاوڵاتیانە تا بتوانن خوێن ببەخشن. زۆر باشە خۆش بە کاکۆچەر هیچ پامێکی ترماوە ئەگەر ئاماژەی پێ بکەیت من داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم کە بەردەوام بن لە خوێن بەخشین ئەرکێکی مرۆڤایەتی گەورەیە. پامێکی زۆر جوانت نار زۆر سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی کە هەموو کەس ساخ و سەلامەت بێ بە هیوای ئەوەی کە ئەو کەسانی کە پێویستیان بە خوێنە بتوانن وەکو ئەم کەسانی کە ئەمڕۆ لێرە وەکو ئەم هاوڵاتیانە کە توانی ویانە خوێن ببەخشن تاوەکو ژیانی کەسێکی تر لە مردن ڕزگار بکەن. جا من پێشەوەی بچمە لای ئەم هاوڵاتیانە کە ئەمڕۆ بە شێوازێکی خۆبەخشانە خوێن ئەبەخشن ئەچمە لای زۆر بەڕێز کاک دکتۆر جەبار محەممەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی ڕخراوە دیموکراتیەکان و لە هەمان کاتە پسپۆرێکی تایبەتیشانی پسپۆریان هەیە لە بایۆلۆجیستە ئەگەر بچمە لای بەڕێزیان کاک دکتۆر سڵاو لێ بێتەوە کاتت باش بێت. زۆر خۆشحاڵ بووم بەخێربێن زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێزت ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێن بەخشینە لێرە و چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیان؟ دەستیەوەش خۆش بێ من سوپاسی ئەو بەڕێزان دەکەم کە ئێستا لە مەکتەبی ڕێکخراوەکان و سەرجەم مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی بەشدارن لەو هەڵمەتە لە پێناو دابینکردنی پێکاتەکانی خوێن بۆ نەخۆشەکانی سالاسیمیا بێگومان ئەوانەی کە توشببووی سالاسیمیان پێویستیان بە یەکێ لە پێکاتەکانی خوێنە ئەو خوێنەی کە ئێستا لێرە وەردەگیرێ لەناو بانکی خوێن زیاد دەکرێتەوە بۆ ئەو پێکاتی کە تەنها خڕۆکە سوورەکانی خوێنیان پێویستەوە من لێرەوە داوا لە سەرجەم هەواڵانی خۆمان دەکەم کە ئەوەی کە ڕێژەی خوێنی شیا و دەتوانێت خوێن و بەخشێ بەشدار بێت لەم هەڵمەتە لەبەر ئەوەی کە بە بەردەوامی ئەوانە خوێنیان پێویستە ژیانی توشبوانی سالاسیمیا تەنها پەیوەستە بە دابینکردنی خوێن و خڕۆکە سوورەکانی خوێنەوە و من دڵنیاییشیان دەدەمێت لەبەر ئەوەی لە ڕووی زانستیەوە خڕۆکە سوورەکانی خوێن تەمەنێکی دیاریکراوی هەیە کە لە 90 ڕۆژ تێپەڕ ناکە خۆی تەمەنی ئەو خڕۆکەیە کۆتایی دێ بۆیە ئەگەر بیبەخشێ دەتوانێت نەخۆشێک و لە پاڵ ئەوەی کە توشببووی سالاسیمیا سێ نەخۆشی تریش دەتوانێت سود لەو پێکاتەکانی تر ببینێت کە ئەمیش پێکاتەکانی پلەیلێت واتە ئەقراسی خوێن و پلازمایە و لەگەڵ کرایە و سەرجەم پێکاتەکانی خوێن توانێت سوودی لێ ببینێ و لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی کە خڕۆکەی سووری خوێن لەناو بۆنماڕۆدا لەناو مۆخی ئەسقاندا دروست دەکرێت لە کاتێکدا کە ئەو کەسە هەڵدەستێ بە بەخشینی خوێن جارێکی کە لە مێشکەوە ئیعاز دەدرێت فرمان دەدرێت کە بە بۆنماڕۆ جارێکی تر خڕۆکەی سوود دروست بکە ئەمە جارێکی کە وەکو ئەندامێکی جەستەیە نوێبوونەوەیکی تدا ڕۆیەدا بۆیە لە ڕووی زانستیەوە زۆر سوودی بۆ کەسی بەخشەرەکەش هەیە لەگەڵ ئەوەشدا کە لە ڕووی مرۆییەوە دەتوانێت کە نەخۆشی سالاسیمیا و سێ نەخۆشتریش سود لەو پێکاتانەی خوێن ببینن. وەکو زانیاریەک پێویستە چ کەسێک خوێن ببەخشێت ئایا بۆ هەموو کەسێک گونجاو خوێن ببەخشێت یاخود ئەگەر هاتوویەکێک نەخۆشیەکی هەبوو ئەمە کاریگەری ناکاتە سەر با بڵێن باشی و خراپی خوێنەکە؟ بێگومان ڕێنمایی تایبەت هەیە بە خوێن بەخشین و ئەو کەسەی کە خوێنەکەی بەخشێ بێڕێ سەرەتا ڕێژەی خوێنەکەی شیاو بێ لە سەر و هەشتاوە بێ بۆ ئەوانەی کە ڕەگەزی بێن بۆ ڕەگەزی نێر لە سەر و هەشتا و پێنجەوە بێ دەتوانێت خوێن بەخشێ بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵێک شیکاری تایبەت هەیە بە ئەو کەسە هەڵگری نەخۆشییانە ئەم پایینتە خوێنە کە لێرە وەرەگیرێ لەناو تاقیگەی تایبەت بە بانکی خوێندا لەوێ سەرجەم شیکاریەکانی بۆ ئەنجام بدرێت وەکو شیکارە ڤایرۆسیەکان ئەو نەخۆشیانەی کە مزمن ئەگەر هەڵگری هەر نەخۆشیەک بێ ئەو ژمارە تەلەفۆنی کە لەو کەسە وەرگیراوە جارێک کە بانکی دەکەن بۆ ئەوەی کە دڵنیایی لێ وەربگرن بۆیە سەرجەم شیکاریەکانی پێویست لەناو تاقیگەدا بۆی ئەنجام دەدرێت و ئەو خوێنەی کە مۆری بانکی خوێنی لێدرێت و ئامادە دەبێت بۆ بەخشین سەرجەم شیکاریەکانی بۆ ئەنجام درراوە و هیچ گومانێکی تانیە کە ئەم خوێنە سەلامەتە و بە کەڵکی بەخشین دێت. دکتۆرەگەر لەگەڵم بێ پێم خۆشە بچینە لای ئەم نموزەجانی کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەخۆم هاوڵاتیانە هاتوون خوێن ئەبەخشن ساڵانە پێویستە بڕی ئەو خوێنی کە با بڵێن کەسێک وەکو بەخۆبەخشی خوێنەکە بەخشێت ساڵانە ڕێژەکەی لە ڕێژەکەی چەنە تا چەندە لە ئاستێکی باشە خوێنەکان پاکن خۆی ڕێژەی خوێن بەخشین ڕێژەیەکی دیاریکراوی نییە بڵێ ئەکرێ بەڵام دەکرێت لە ماوەی وەرزێکدا لە 3 مانگدا دەتوانێت ئەگەر ڕێژەی خوێنەکەی شاوی دەتوانێت خوێن ببەخشێ و ئەو بڕە خوێنەی کە لێ وەردەگیرێت 450 سیسیە ئەم 450 سیسیە بەس پێکاتەیەکی لێ جیا دەکرێتەوە بۆ توشبوانی سالاسیمیا بۆیە لە ڕووی تەندروستیەوە زۆر شیاوە هیچ مشکلەیەکی نییە و دەشتوارێت ساڵان چەند جارێک دووبارەی کاتەوە و زۆر شتێکی باو هەیە لە ناو خەڵکی ئێمەدا کە دەڵێ ئەگەر خوێن بی ئەوە فێری خوێن بەخشین دەبی بۆیە زۆر کەس هەیە حەزەر لەمە دەکات بەڵام من ئەمە هیچ پەیوەندیشی نییە بۆ
لە ڕووی زانستیەوە بگرە یعنی لەشی مرۆڤ ئەوەنەی کە پێویستی بە خوێنە تەنها ئەوەندە دەردەدا ئەگەر پێویستی پێ نەبێت لەوە زیاتر دەرنادا بۆیە چەندێک خوێنیش ببەخشێ بە پێ ڕێنمایەکان هیچ مەترسیێکی لەسەر نییە و هیچ ئەگەری توش دووبارە زیادبوونەوەی خوێنیە لە ناو جسمدا. دکتۆر لە ئێستاکە بۆ نمونە ڤایرۆسی کۆڕۆنا بڵاوە ئایا وەرگرتنی خوێن لەو کەسانی کە خوێن ئەبەخشن ئەمە کاریگەریەکەی چۆنە؟ خۆی بە دڵنیاییەوە من دەموێت لێرە باسیەوە بکەم کە ئەم دەفەرەی ئێمە بە تایبەت شاری سلێمانی وشارێکی تەندروستی باشیان هەیە و خەڵک ڕۆحێکی مرۆیی تێدایە کە بەدەنگ نەخۆشەوە دێ لە زۆربەی زۆری وڵاتە دراوسەکان لەوانەیە هاندانێکی دارایی هەبێ بۆی کە خەڵک خوێن ببەخشێ لەبەرەوەی بە بەردەوامی بەدەر لە نەخۆشی سالاسیمیا کە ڕۆژانە 6 بۆ 7 بەتڵ خوێنیان دەوێت نەخۆشی ئۆنکۆلۆژی و نەخۆشیەکانی سەرەتانی خوێنمان هەیە کە ئەوانەش لە نەخۆشخانەی هیوا بە بەردەوامی پێکاتەکانی خوێنیان بۆ دابین بکەن بۆیە ڕۆژانە بەلایانی کەمەوە 150 کەس پێویستە کە خوێن ببەخشێ بەس خۆشبەختانە ئەوەی کە ئێمە چاودێریمان کردووە تا ئێستا کێشەی گروپەکانی خوێن و کێشەی پێکاتەکانی خوێن لەناو بانکی خوێندا نەبووە کەواتە ئەمە دەلال لەوە دەکات کە خەڵک هوشیاری ئەوەی هەیە و ئامادەی ئەوەی هەیە کە خوێن ببەخشێ تەنها لە هەندێک کاتدانەبێ ئەگەر گروپێکی تایبەت کە کەم دەبێت پێویستی بە هەڵمەتێکی ڕاگەاندن هەیە بۆی کە پێکاتەکان دابین بکەن. خۆش بە کاک دکتۆر ڕوونکردنەوەیکی زۆر باشە دیار لەسەر بابەتەکە و دووبارە سپاس بۆ بەڕێزت بەڵێ خۆشەویستان وەکو کاکۆچەر و هەم کاک دکتۆریش ئاماژەی بۆیان کرد کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشیانیان لەسەر ئەم ڕۆژە جیهانیە جا من ئەم دوو هاوڵاتیە لێرەن پێم خۆشە بچمە لای کاکسیروان سلااو لێبێت ئەمڕۆ پێم خۆشە وەکو کەسێکی خۆبەخش توانیتە خوێن ببەخشی پەیامە چێ لەم ڕۆژە؟ سلااو بۆ ئێوە لە ڕاستیە هاوکاریکردنی نەخۆشانی تالاسیما و یا هەموو ئەو کەسانەی تری کە پێویستیان بە خوێن هەیە بە وەزیفەیەکی ئینسانی و ئەخلاقی هەر تاکی کوردیە بینیم و من هیوادارم هەمووان بەشدار من لە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە بە گەرموگۆڕی بەدەم ئەم بانگەوازەوە بێن چ بێنە ئێرە لە کەمپی مەکتەبەکانی یەکێتی یا بچنە بانکی خوێنەکە بەخشن بە دڵنیایی ئەمە پشتیوانیکی ئینسانی گەورەیە و ئەمە نەخۆشیێک لە ڕەنگە لە مەرگ ڕزگار بکەی وە ژیان بە یەکێک بەخشیتەوە هیوادارم هەمووان بە گەرمی و بە گەڕوتینەوە بەدەم بانگەوازەوە بێن و من خۆم بە بەختەوەر و ئاسوودە هەزانم کە بە وەزیفەیە هەستاوم و هیوادارم ئەم نەخۆشیە لە ناو بچێ و خارچەند خۆشحاڵین ڕۆژانە نیسبەتی ئەم نەخۆشە لە ناو کۆمەڵی کوردەواریە بەرەو کەمبوونەوە چێ بەڵام تا ئەوان نەخۆش بن ئێمە ئەرکمانە وەزیفەمانە هاوکار و پشتیوانیان بین ئەوەی بە ئێمە کرێ خوێنە و لەوە زیاتریش هەرچیمان پێ بکرێ ئامادەین و لە خزمەتیانین. کاکسیروان دابشکردنی ئەو بڕوشەرانە لە شوێنە گشتیەکانە تا چەندە هۆکارێکە بۆ ڕاکێشانی هاوڵاتیانی تاوکو زیاتر هۆشیاریان هەبێت لەوەی کە خوێن ببەخشن ئەوەی کە بتوانێت و کە بە پێڕێنمایی پزیشکان خوێنەکەی گونجاو بێت. لە ڕاستیە هەموو ئەم ینی هەر پرۆسەیەک لە دنیا پێویستی بە بانگەشەی ڕاگەیاندن و کەمپین و هۆشیاری تاکەیە ئەو پرۆشۆرانە و بەرنامەکانی ئێوە لە تەلەڤیزۆنەکان و بایەخپێدان لە میدیاوە کاریگەری گەورەی هەیە بۆ هۆشیاری خەڵک بۆی هاوڵاتیان باشتر بە خەمی ئەمانەوە بێن باشتر لەم قەزەیە تێبگەن باشتر لەوە مەترسیەک هەیە لای خەڵک ینی شتێکە لە کەڵچەری ئێمە هەیە خەڵک ئەترسێ لە خوێندان بەڵام لە ڕاستیە گەر بۆی ڕوون بکەنەوە لە ڕێ و پرۆشۆران لە ڕێی بەرنامەکانی تەلەڤیزۆنەوە کەناڵەکانی ڕاگەاندن تیان بگەن کە بەڕاستی ئەمە ئەو خەتەرەی نییە و ئەمە شتێکی ئینسانیە و خزمەتێکی گەورەی ئینسانیە و پێویستە بەدەم ئەم بانگەوازە بچن بەڕاستی هۆشیارکردنەوە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ بۆی ئەم کەمپینە زۆرترین کەس تێیدا بەشداری بکە. سیروانگیان زۆر سپاس بۆ تۆ کە وەکو کەسێکی خۆبەخش ئەمڕۆ بەشداری ئەم خاتونە ژۆرەگرم ئەگەر بە کورتی پامێکمان بۆ بنێرێت جارێ دەمارەکەونە دۆزراتەوە باشە بەڵام ئەوەی جێگی خۆشحاڵیە هاوڵاتیان با بڵێن پەیتا ڕوئەکەنە ئێرە بۆ ئەوەی کە خوێن ببەخشن و ژیانی ئەو کەسانە ڕزگار بکەن لە مردن تاوەکو هەموو ئەو کەسانی کە نەخۆشیێکی درێژخایەنیان هەیە بە تایبەتی وەکەوەی کەسانی تالاسیما یاخود کەسانی نەخۆشی تووشبووی شێرپەنجە یاخود نەخۆشە درێژخایەنەکانی تر ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئەو کەسانە دووبارە ژیانیان بۆ بگەڕێتەوە بەپی ئەو دروشمەش کە ئەمساڵ لە ساڵی
ساڵی 2021 دەستنیشان کراوە کە لە جیانیشە ئاماژی پێکراوە کە ئەڵێ بۆ نمونە خوێن ببەخشە و ژیان زیندوو کەرەوەتە ژیان ببەخشە بۆ کەسانی کە دووبارە ئەیانێ دەستکەنەوە بە ژیان. اینجا من ئستافی با بڵێن بانکی خوێن لێرە ئامادەن و هەم کۆمەڵی تالاسیماش سڵاو لێ بەخاتۆن. سەرجەم زۆر سوپاس مەمنون. ئەمڕۆ تا چەندە دڵخۆشیت بە دابەشکردنی بڕوشەر بەسەر ئەو کەسانی کێن خوێن ئەبەخشن، ئەتەوێ ڕێنمایی دروستیان پێبیت و هاوکاریەک یاخود ئەتەوێ ژیانی کەسێکی تر ڕزگار بکەیت لە ڕێگەی پابەندبوونت لەم ڕۆژەیە. بەخێربێن سەرچاو 4 بە ڕۆژی جیهانی خوێنبەخشین ناسراوە لە هەموو جیهانە. ئێمەش هەموو ساڵێک چالاکیمانەیە ئەم ساڵ بە هاوکاری ڕێکخراوە دیموکراتیەکان ئەم چالاکی بەرداوامەکەی بۆ ماوەی هەفتەیەک لە ژێر ناونیشانی ژیان ببەخشە. ئێمە لێرەیە ڕێنمایی بۆ کەسانیان کە خوێن ئەبەخشن، هەروەها سوود و گرنگەکانی خوێنبەخشینیان پێڵێن کە ئەو کەسی خوێن ئایا لە نەخۆشیەکانی دڵ بە دوورە بێ، لە سەکتەی دڵ بە دوورە بێ و لە جەڵدەی مێشکیش بە دوور ئەبێت و چەندین سوودیکەی هەیە. ئیشەڵا بۆی هەفتەیەک بەردەوامە بین. وەکوی ئەو بڕوشەرش کە ئێسایەک دانەبیتە دەستمن کە ئەمە بۆ بەرچاوڕۆنی بینەرانی ئازیز بەخشینی خوێن بەخشینی ژیانە کە ئەمە یەکێکە لەو دروشمانەی کە لەم ساڵدا لە ساڵی 2021 دەستنیشان کراوە تاوەکو هاوڵاتیان بتوانن زانیاری تاو وەرگرن لەسەر سوودەکانی خوێن، ئەو کەسانی کە ئەنێ خوێن ببەخشن بۆی ڕێنمایی تەواویان هەبێ و ئەو کەسانشی کە بۆ نمونەگە خوێنەواریشیان هەبێت توانن لە ڕێگەی کەسانی بەشدار بووی ئەم تیمانە و زانیاری تەواویان پێ ببەخشن کە ئەم با بڵێن مەراسیمە بۆ ماوەی هەفتەیەک لە چەندین شوێنی جیاجیا کە سبەینێ ئەوەی من هەڵە نەبم بە پێی زانیاریەکانی کۆمەڵی تالاسیمە سبەینێ لە بانکی خوێن کۆمەڵک هاوڵاتیش لەوێ ئامادا بن تاوەکو خوێن ببەخشن و دووبارە ژیانی خۆیان و ئاسوودەکەن و هەم ژیانی کەسانی چواردەوریش. وەک ئەبینن ڕەنگە پاشکەمێکی تر کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەست پێ بکات تایبەت بە ڕۆژی جیهانی خوێن بەخشین، بەڵام زۆر بە کورتی ئەم هاوڵاتیە ژوەر بگرم بزانم لێدوانی چییە لەسەر ئەوەی کە بەژاری کردووە لەم ڕۆژە. بە خۆشحاڵیەوە لە ڕۆژی خوێن بەخشانە خوێنە بەخشم بۆ کۆمەڵی تالاسیمە و شانازی پێواکەم. زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت، دەسەکانە خۆش بێت. بەڵێ وەکو ئەیبینن من ناتوانم هاوڵاتیانی تر وەرگرم لەبەرەوەی کۆنگرەی ڕۆژنامەوانی ئێستا دەست پێ ئەکات با شێوازێکی ڕاستەوخۆ کە چەندین ڕێنمایی تایبەت لەلایەن کۆمەڵی تالاسیما و سەرجەم ئەو پزیشکانی کە ئەمڕۆ لێرە ئامادەن زانیاری تەواو ئەبەخشن بە ئامادە بووان. بەڵام ئەم تیمەش لێرێ با لێدوانێکی تۆش وەرگرم. سڵاو لێ بتوانیت. زۆر سوپاس مەمنون. بەخێربێن. باشی ڕووکیتە کامێرە ئەرک نەبێت. ئەمڕۆ بۆچی بەشداریت کردو؟ وەکو تیمی تالاسیمە وەکو تیمی تالاسیمە بەشداریمان کردووە بۆی هانی خەڵک بین کە خوێن بەخشە هەم بۆ تەندروستی خۆیان و هەم بۆ جانی یەکێکی تریش ڕزگار بکەن. تۆ کوستافی چی بەشداریت کردبوو؟ تالاسیمە. زۆر باشە. ساڵانە تا چەندە هاوڵاتیان ڕوتان تێکەن بۆ بەخشینی خوێن کە تۆ کۆی زانیاری تەیە لەسەر کۆمەڵەکە؟ تا ڕادەیەکی باش گەنجان تا چەندە ئەوانی کە خوێنیان زۆر بێت یان حەز بکەن خوێن ببەخشن ئەیانێ بەشدار بن لەم ڕۆژێ؟ وەڵایی باشن، یانی خەڵکی باش بەشداری ئەکەن. سپاس بۆ بەڕێزت، زۆر سپاس بۆ تۆ. بەڵە خۆشەویستان وەکو ئەوی کە بینیتان ئەمڕۆ مەراسیمەکە دووبارە یەکەمەوە لە ناو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەم ڕۆژە بەرز ئەنرخێنرێت کە چەندین هاوڵاتی وەکو باسیشم کرد کە ئێستا ناو بەناو هەندێکیشیان ئەیانەوێت با بڵێن سەرشیان گرتەوە بۆ ئەوی کە بێن خوێن ببەخشن. ئەمە جێگەی دڵخۆشی دووبارەکە ئەیانەوێت ژیانی کەسانی تر لە مردن ڕزگار بکەن. وەکو ئاماژەش پێکرد لە ڕۆژەکانی تر هەرجاری کۆمەڵی تالاسیمای سلێمانی هەرجاری شوێنێک بەسەر ئەکەنەوە لە شوێنە گشتیەکانیشە و ئەم ڕۆژ لە شقامی سالم لە کاتژمێر 5 چالاکیەکی تایبەت با بەخشینی خوێن بەڕێوە دەچێت بۆ هاوڵاتیانی ئازیز بۆی ئاگاداری زانیاریەکان بن.